نووسینی تێزێکی دکتۆرا لەسەر کەیسی یەزیدیەکان کە لە ڕووی قانونی نێودەوڵەتیەوە کە ئەمە چ جۆرە تاوانێکە یان گونجاندنی ئەو تاوانانەی کە لە یەزیدیەکان کراوە لە مێژوودا بە تایبەتی کە تاوانەکانی داعش بەرامبەر یەزیدیەکان لەگەڵ قانون نێودەوڵەتیەوە ئەو ڕێکەوتن نامە و پەیماننامە نێودەوڵەتانی کە هەیە لەسەر تاوانی نێودەوڵەتی بە تایبەتی تاوانی جینۆسایدیەکەم بایەخێکی زۆر گەورەی هەیە. دووەم لە ڕوو ئەکادیمیەکەشەوە بایەخێکی هەیە کە ئەم تاوانە لە چوارچەوەی یاسای نێودەوڵەتاندا جێ دەکرێتەوە کەواتە ئەوانەی ئەو تاوانانیان ئەنجامداوە بە حکمی یاسای نێودەوڵەتان قانونی نێودەوڵەتی هەروە قانونی جینایی نێودەوڵەتی ئەوانە تاوانبار دادەنرێن. پرۆژەی ئەم توێژینەوەیە کە لەسەر ئێزیدیەکان بوو لە دەرەنجامی ئەو تاوانە گەورانەی داعش کە بەرامبەر ئێزیدیەکان کردی هاتە ئەرەوە. سەرەتا ئەمە پرۆژەیەک بوو بەڕێز سەرپەرشتیاری باسەکەم دکتۆر ماروف پێشنیاری کرد بۆ وەزارەتی خوێندنی باڵا و پاش قبولکردنی من لە یەکێ لە کورسەکانی دکتۆرا ئەو پرۆژەیە درا بە من بۆ نووسینەوەی. لەم بابەتەیە لەم توێژینەوەی ئێمە تەرکیزمان کردوتە سەر هەموو ئەو ڕێکەوتنامە نێودەوڵەتیانی کە قەدەغەکردنی جینۆسایدی تایە و هەروەها ئێمە بەسمان لە دوو دادگای جینایی نێودەوڵەتی کردووە کە ئەوانش یوگۆسلاڤیا و هەروەها ڕواندایە کە ئەم دوو مەحکەمەیە دوو کەیسن هاوشێوەی ئەو تاوانانەی کە بەرامبەری ئێزیدیەکان کراوە بەڵام کۆمەڵگەی نێودەوڵەتی لە دەرەنجامە دادگایەکی جینایی نێودەوڵەتی بۆ دروستکردن و تاوانبارانی تیا سزا دراوە. بۆیە پرسیارەکەی ئێمە لەم توێژینەوە ئەوەیە لە کاتێکە ئەگەر ئەم تاوانانەی بەرامبەر بە ئێزیدیەکان کراوە هەمان جۆری تاوانی و هەمان ئامانجی تاوانەکانی یوگۆسلاڤیا و دارفور بێ یان ڕواندا بێ بۆچی کۆمەڵگەی نێودەوڵەتی لە ئاسی ئەم تاوانانە بێدەنگە.